خی گەورە سڵاو و نووری بەرەکەتی پەروەردگارتان لەبێ ئازیزان و خۆشەویستان بینەرانی پەیامی ڕۆژ لە ڕۆژێکی نوێ و لە پەیامی ڕۆژە با کۆمەڵێ بڕگۆ بابەتی نوێەوە هاتوونەتەوە بۆلاتان هیوادارین بینەری سەرجەمهورەکەەکانی ئەمڕۆمان سڵاوتانێ بێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست ئەمڕۆژ کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردون دەخوازیین کە بە دڵ و دەرونێکی ئارامەوە گوێبیستی تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بووی کە سوودمەند لە تەواویە و بابەتانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین ئازان لە تەوریەکەی بەنامەکەماندا باز لە کردنەوەی پێشانگایەکی کتێب دەکەین لە سۆران کە زانکۆی سۆران هەستاوە بکردنی و پێشانگای بزانین ئاماژ لەم پێشانگایە چیەوە چەند دەستگا و چاپەمەنی کتێب لەم پێشانگایەدا بەشداری کردووە و کردنەوەی ئەم جۆرە پێشانگانە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئاست و توانستی زانیاری زیاتری قوتابیان بە تایبەت قوتابیانی زانکۆ و کە پێویستە زیاتر بخوێنەوە زیاتر گرنگی بە کتێب بدرێ بزانین لەو پێشانگایەدا ئامان چیەوە تا چەند گرنگی دراوە بە ئەو کتێبانی کە لێ پێشکەش دەکرێت. لە تەوری تون بەباس لە مەلەوانی دەکەین مەلەوانی کەکەلە وەرزشانەی کە زۆر گرنگە و سوودێکی زۆری هەیە ئەمڕۆ لەگەڵ ڕاهێنەرێک بازەوە دەکەین کە چۆن بتوانین فێری مەلەوانی بێت و ئایا سوودی زیانەکانی چین چۆن بتوانین بە شێوازێکی تەندروست ئەم وەرزشە بکەین چونکە لە وەرزشانەی کە زۆر گرنگی پێ دەدرێت هەموو دنیاەوە تایبەتە و خەڵک زۆر ئیسفادەی لە لێکاتەنان لەلایەن تەندروستیشەوە زۆر کەس دەتوانێت سوود لەم وەرزشە ببینێت. لەو بارەیە دوات باس گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان وە گرنگترین شتێکیش کە باسی دەکەینەوەیە کە لەمە بەدوا دەچینە وەرزی هاوینەوە زۆرێک لە هاوڵاتیان ڕوودەکەنە گۆماوە و شوێنانی کە ئاوی لێ دەبێت مەلە دەکەن و بزانین باشترین شێوازێک چۆنە بۆ مەلەکردنەوە چۆن خۆمان بپارێزین لەوەی کە خوا نەخواستە تووشی ڕووداوی نەخوازرا و نەبین تووشی ئەوە نەبین کە بخینکیان کەسێکمان کە تووشی حاڵاتێکی وا هەبوو چۆن فریای بکەویەوە چۆن ڕزگاری بکەن لەو بارە دواتر میوانێکمان دەبێت و گفتوگۆی لەبارەوە دەکەین لە تەوری سێمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە خۆڵبارینێکی چڕ لە 24 کاتژمێری ڕابردوودا ڕووی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کردەوە کە ناوەڕاست و باشووری عێراقیشی گرتووەتەوە بزانین کاریگەری ئەم خۆڵبارینە چیە لەسەر تەندروستی و باشترین شێوازێک کامەیە کە خۆمان بپارێزین لەم خۆڵبارینە و ئەگەر تووشی حاڵەتێکی نەخوازراوین خێرا بچینە نەخۆشخانە و بەشی فریاکەوتن لە ماوەی ڕابردوودا لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا نەخۆشێکی زۆر بۆی خۆڵبارینەوە ڕوویان کردوتە نەخۆشخانەکان زانین ئەو کاریگەری خراپانە چین کە بەهۆی خۆڵبارینەوە تووشمان دەبێت و خۆپارێزیەکان چین و چارەسەرەکان چین کە لە تەوری سێمان سی بەرنامەکەماندا میوانێکمان لە هەولێرەوە دەبێت دواتر گفتوگۆی لەبارەوە دەکەین و بە تایبەتی ئەمڕۆ لە سلێمانی ینی ئەگەر سەرنجدا بێ لە دوێنێک زیاتر خۆڵبارینەکە دیار بوو بۆیە زۆر گرنگە باز لەمە دەکەین کا چۆن خۆمان بپارێزین لەم کەش و هەوایە بۆی تەندروست باش بوون ئێستاش سەرتا دەچینە لای گۆڕانکاریەکانی کەشوهەوا و دواتر دەگەڕێنەوە لە تەوەریەکەمان لەگەڵتان هەبێت.
دووبارە سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پێشانگایەکی کتێب لە سۆران کراوەتەوە لە تەوەریەکەماندا باز لەو پێشانگایە دەکەین زانین چەند دەستگای چاپەمەنی و کتێب بەشداریان کرد لەو پێشانگایەدەوە ئامان چی لەم پێشانگایەدا بەڵام پێشوو بچین لای تەوەرەکەمان بابەتێکمان هەیە ڤیتیەکە سەبارەت بەکردنەوەی و پێشانگایە پێکەوە بینەری ئەو ڤیتێ دەبین دواتر گفتوگۆ لەگەڵ میوانەکەماندا دەکەین. بەڕاستی ئامانجی ئێمە لەکردنەوەی ئەم پێشانگای کتێب بۆ ئەوەی نەریتی خوێندنەوە لە لای قوتابیان و لە لای خوێنەران و لە لای هەموو خەڵکی دەڤەری ئیداری سەربەخۆی سۆران زیاتر ببێت هەروەها کتێبەکان بە ئاسانتر بەردەست بن بۆ قوتابیانمان بە دەرەجەیەک و بۆ هەموو خوێنەرانی دەرەوەی زانکۆش هەر بۆ زانیری بەڕێزیشتان ئەم پێشانگە لە 3 ڕۆژ بەردەوام دەبێتن ئەگەر پێویستیشی کرد زیاتریش دەبێت و دەرگای زانکۆ بۆ هەموو هاوڵاتیەک کراوەیە لەو ماوەیەدا دەتوانن سەردانی کتێبخانەکە بکەن. بەڕاستی مەبەستمان ئەوەیە کە ئەمە ببێتە ژمارە 1 و ئەمە ببێتە نەریتێکی ساڵانە لە ناو زانکۆی سۆران بۆ ئەوەی بە بەردەوامی هەموو ساڵێک بکرێتەوە. کتێب ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ هەر تاک بە تاکی کۆمەڵگا ئەبێ ئێمە کللتوری خوێندنەوە با بڵێن خوێندنەوە بە کللتور بکەین لە منداڵیەوە فێریان بکەین هەتا گەورە ئەبن. بێگومان پێشانگای لەم جۆرانە زۆر گرنگە بەتایبەت بۆ توێژی قوتابیان چونکە ئەمە ڕۆڵێکی گرنگ ئەبینێ بۆ دەستخستنی سەرچاوەکانیان هەروەها تاک بە تاکی کۆمەڵگا هیوادارم بتوانن کتێب بخوێننەوە بە کللتور بکرێ خوێندنەوە چونکە هەمومان ئەزانین کە خوێندنەوە چەند گرنگە بۆ تاک هەر کەسێکە بتوانێت ئەگەر بتەوێ ڕۆشن بیر ببی ئەگەر بتەوێت تێگەیشت و ببی ئەگەر بتەوێت لە دنیا تێبگەی یان ئەبێ کتێب بخوێنەوە یان ئەبێ سەفەر بکەین لەوانەیە هەمومان نتوانین سەفەر بکەین بەڵام هەمومان نتوانین کتێب بخوێنینەوە. بەڕاستی بەڕای من ئەو جۆرە پێشانگە و کردنەوەی ئەو جۆرە ڕاگەاندنی ئەو جۆرە چۆن بڵێ مەراسیمە ئەیان ئەو هەڵۆستانە زۆر بەسوودن چونکە بۆ ئێمە قوتابی بە تایبەت شتی وا سوود بە ئێمە گەینێ بە تایبەت ئەگەر بێت ئەوانە لە بدایەتی ساڵدا بن ئێمە مەسە بۆ نمونە ئێمە کە وەکو قۆناغەکانی کۆتایی ئەتوانی سوودی لێ بین وەکو سەرچاو بۆ ڕیسێرچ و بۆ توێژینەوەکانمانیان بۆ قوتابیانی مەرحەلە 1 و ئەوانە بۆ ئەوی کە دەست پێشخەری بێ بۆ چوونە ناو پرۆسەی زانکۆ بۆ تێگەیشتن لە هەندێک بابەت کە پێویستە لە زانکۆ چۆن هەڵسوکەوت بکەن یاخود چۆن معاملە لەگەڵ توێژینەوە و لەگەڵ راپۆرت و تاقیکردنەوەکانیاندا بکەن یاخود لەگەڵ مامۆستاکانیان چۆن هەڵسوکەوت بکەن. گرنگ بوو لە سەرەتای دەستپێکردنی وەرزی خوێندنەوە بکرێتەوە بۆی خوێندکاران سوود بتوان ئەو کتێبانێکی پێویستیانە پەیدای بکەن بەڵام لە ئێستاشدا هەر گرنگە ئەمە لە چەند ڕێکدا دەبێنێت. یەکەم کۆمەڵێک کتێب هەن کە لە شاری سۆراندا دەست نەدەکەوتن بەڵام بەهۆی ئەو پێشەنگایەوە خوێندکاران بێ ئەوی پێویست کا بچنە شاری تر و خەرجی زۆر سەرف بکەن دەتوان دەستیان بۆ کتێبانە بگات لە لایەکی کەشەوە بەهۆی داشکاندنەوە لە ڕووی نرخەوە بە خۆتان ئاگادارن کە لە ئێستادا قەیرانێکی دارایی سەخت لە کوردستاندا هەیە ئەو داشکاندنە ئەگەر چی پێم وایە دەکرێت داشکاندنەکە زیاتریش بێ بەڵام داشکاندنی 130 بۆ 140 هەر باشە دەکرێت هانی خوێندکاران بداتن کە ئەو کتێبانێکە زۆر بۆی زەرورن بەدەستی بێنە.
دووبارە سڵاوتان لەوێ خۆشەویستان لە تەوەری یەکەمدا باس لە پێشنگایەکی کتێب دەکەین. بەڕاستی بۆ گەشتان بە بواری جستەی ڕەنگە خۆمان گرنگی بە زۆر لایەن بدەین، بەڵام بۆ پێشکەوتن و پەرەدان بە توانەکانمان پێویست دەکات کە کتێب بەکاربهێنین وەکو خۆراکێک بۆ معریفەی خۆمان بۆ ئەوی بتوانین تەنانەت لە هەموو زانستەکاندا پێویست دەکات کتێبی جیاجا بخوێنەوە. سەرەڕای ئەوەی کە پێشکەوتنێکی زۆر هەیە لە جیهاندا، بەڵام ئێستش کتێب بێکێ لە سەر چاوە هەرە باشەکاندا دەنرێ، بە تایبەتی لە ناوچینی خوێنەوارە بۆ پەرەدان بەخۆیان پێویستە بگەڕێنەوە بۆ کتێبەکان. بۆی ئەنجامدانی ئەم پێشنگایانە زۆر گرنگە. ئەمڕۆژ باس لە پێشنگایەک دەکەین کە لە سۆران بەڕێوە دەچێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕێباز عەزیزخان کە نووسەر و وەرگێڕە. مامۆستا سڵاوت لێ بێت، ئەگەر پێمان بڵێ کەی دەستی پێکردووەوە تاکەی بەردەوام دەبێت و لەکوێ ئەنجام درراوە؟ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بەڕێزان زۆر سپاسی کەناڵەکەتان دەکەین بۆ تەرخانکردنی تەوەرێکی بەرنامەکە بۆ پیشەنگای کتێب کە یەکەمین پێشانگە لە زانکۆی سۆران بەڕێوە دەچێت. پیشەنگاکە بۆ ماوەی 3 ڕۆژ دەبێت بە بەشداری 11 دەستگای تاپەمەنی بە 5,000 ناونیشانی جیاواز. زۆر باشە مامۆستا، ئەگەر باز لە ئەو پێشانگای بکەی ماوەی چەند ڕۆژە ئێوە دەستان کردەوە بەکردنەوەی ئەم پێشانگایەوە، ئامانجی سەرەکیتان چیە لەم پێشانگایەدا؟ ئەمە دووەمین ڕۆژی پێشانگاکەیە. ئاماژە پێشانگایەکە ئاشناکردنی قوتابیانە لە نزیکەوە بە سەرچاوەی زانست و زانیاری و کورتکردنەوەی ماوەی نێوان قوتابیان و سەرچاوەکانی زانیاریەکە یەکێک لە سەرچاو هەرە متمانە پێکراوەکان بریتە لە کتێب. بەڕاستی ئێستا کە قوتابیان لە ناو کۆمەڵگادا بۆ سەردەم چین توێژەکان فەرزی کیفایە بێ، ئەوە بۆ قوتابیان فەرزی عینە، بۆیە بە پێویستمان زانی ئەمە بکرێتە دەستپێکێک بۆکردنەوەی پیشانگایەکی ساڵانە لە زانکۆی سۆران. لە ئێستادا وەک دەزانین خۆبارین ڕووی لە ناوچەکان کردووە، ئایا لە سۆرانیش بەم شێوەیەوە بەدەمەوە هاتنی خوێنەران و قوتابیان بە تایبەتی بۆ پێشنگاکە چۆنە؟ خۆڵبارینەکە تا ئێستا بەردەوامە، بەدەمەوە هاتنی قوتابیان بە شێوەیەکی زۆر باشە. ئێستاش قوتابیان لە هۆڵەکانی خوێندنن، بەڵام پاش کەمێکی تر دەبینین زۆر بە سروپڕی دەژێنە سەر پیشانگاکە و کڕینی کتێب و ئاوێتە بوون لەگەڵ پیشانگاکە. زۆر باشە مامۆستا زێبار، ئێوە بۆچی لە کۆتایی خوێندنەی ئەم ساڵدا ئەم پێشانگایەتان کردواتە بۆ لە ناوەڕازیان خود لە سەرەتای دەستپێکی خوێندندا دەستانە کرد بەکردنەوەی پێشانگایە؟ هیچ کاتێک درەنگ نییە بۆ کاری لەو جۆرە. ئینشاڵڵە بۆ ساڵی ئایندا هەوڵ دەدەین لە سەرەتای یاخود لە ناوەڕاستی بەتایبەت مانگی دوو کە ئەو کات قوتابی سەرقاڵی بەتایبەت قوتابیانی پۆلی با بڵێن قۆناغی چوارەم سەرقاڵی ئامادەکردنی توێژینەوەکانیان دەبن، هەوڵ دەدەین لەو کاتە بکەینەوە. ئەو ساڵ هەچەندە کەمێک کاتەکەی درەنگ بوو، بەڵام هەر بە پێویستمان زانی بیکەینەوە، چونکە ئێمە با پێمان وانە بێ بە هاتنی وەرزی هاوین قوتابی پێویستە پشوەربگرێ، بەڵکو بە پێچەوانەوە ئێمە دیگامان وایە کە پێویستە قوتابی لە وەرزی هاوین خۆی ئامادە بکە وەکو ئەڵێ شوەیەکی ئامادەکارانە بێ بۆ ساڵی ئایندا. وە خوێندنەوە پەیوەست مامۆستا لە هەموو بوارەکان کتێبی لێیە؟ سەرەتا کۆتای ساڵ بەڵێ لە سەردەم بوارەکان هیچ دەستگایەکی تاپەمەنی یعنی هێڵی سووری بۆ دادەنراوە. هەموو تیمی پێشەکان بەبێ جیاوازی هەموو ڕەنگە جیاوازەکان ئەتوانن بەرهەمەکانی خۆیان لێرە نمایش بکەن و سەردەم تیمی پێشەکانی کۆمەڵگا بە قوتابیانی زانکۆشەوە ئەتوانن سەردانی پیشەنگایەکە بکەن. چەند دەستگای چاپومەنی بەشداری کردەوە؟ چەند کتێب لەو پێشانگایەدا پێشکەش بە خوێنەران دەکرێت؟
یازە دەستگای چاپەمەنی لە پیشەنگایەکەدا بەشدارن یازە دەستگای چاپەمەنی بەناوبانک من ناوەکانە لێرە نادەم بۆ ئەوەی نەبێتە باڵێن مانگەشێک بازرگانی بۆیان هەموو چاپەمەنیە باڵێن ناودارەکانی کوردستان پێدا بەشدارن 5,000 ناونیشانی جیاواز لەم پیشەنگایەدا عەرزکراون ئەو ناونیشانانەی کە قوتابی پێویستی پێیەتی بۆ نووسینی تێزی توێژینەوەکانیان و هەتا ئەو کتێبانش کە بەڕاستی قوتابیان پێویستە بیخوێننەوە بۆ وەڵامدانەوەی پرسیارگەلێک کە لە خەیاڵدانیاندا گەڵاڵە دەبێت. مامسا کەسانی کە زیاتر بەشداری پێشنگاکە دەکەن دێن بۆ کڕینی کتێب ئایا گەنجانن چینی خوێنەوارن یاخود هەمووان بەشداری دەکەن و بەدەمەوە هاتنی هاوڵاتیان هەیە بۆ ئەو پێشنگایە؟ دەمەوە هاتنی سەردەم چین توێژەکان هەیە بەڵام 2000 هەر گەنجانن لە پێشەنگن لە سەردەم بوارەکاندا لێرەش قوتابیان بە شێوەیەکی سڕوپڕ بەشداری پیشەنگایەکە دەکەن بەتایبەت قوتابیانی زانکۆ. زۆر باشە مامۆستا زێبار دەمەوێت بزانم کە قوتابیان تا چەند گرنگی دەدەن بە کتێب خوێندنەوە وەکو ئاگادار بن لە ئێستادا دنیا بۆتە دنیای تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا و وەکو بەبراورد بە ساڵانی ڕابردووتر قوتابیان و چینی خوێنەوار و کەسانی کە لە ڕابردوودا حەزیان بە کتێب خوێندنەوە هەبووە یعنی ئەو جیاوازیە دەبینرێت کە لە ئێستادا کەمتر هاوڵاتی خەڵک گرنگی دەدات بە کتێب خوێندنەوە. بە قەناعەتی من پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە سەردەمی هاوتەرەکدا نەبووە جێی بە کتێبی یان نەریتی لەق نەکردووە بەڵکو بەڕاستی ئەوە باری دارایی هاوڵاتیان کەمە کاریگەری هەبووە لەسەر کڕینی کتێب کە ئەو قوتابیەک بۆ نمونە ئەگەر 5 کتێبی پێویست بیت ئەوە پێویستی بە خەرجیە تابیکڕیت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لەناو باڵێن هەرەمی زانکۆ سۆران ڕۆژانە دەیان و سەدان قوتابیمان دەبینین بەخاڵی کتێب خوێندنەوەیە بەبێ ئەوەی وەکو ئەرکێک پێش پێ بدابی ینی لە پاڵ ئەرکە زانستی و ئەکادیمیەکانی زانکۆی ئەوە سەرقاڵی خوێندنەوەی کتێبە جگە لەوەش دەیان قوتابیمان هەیە کە بەهرەمەندە لە بواری نووسین کتێب نووسین لە ڕۆمان نووسین ئێستاش دەردانیکردنی ئەو ژمارە زۆرەی قوتابیان بۆ پیشەنگایەکە سەلمێنێتی ئەوەیە کە کتێب بەڕاستی جێگەی ناکرێت بە پێشکەوت. زۆر باشە مامۆستا زێبار نرخەکان چۆنی داشکاندنتان کردو بۆ قوتابیان؟ ئەوە داشکاندنەکە لەلایەن دەستگاکان داوە داشکاندنەکە کراوە لەوێ لە پێشەنگاکەدا؟ بەڵێ داشکانەکە کراوە تا 150 وە بەکتێرەی هەر دەستگایەکە بۆ دەستگایەک تر پیاوە. زۆر باشە ئەوانی کە بەشداری دەکەن و سەردانی پێشنگاکە دەکەن تەنها لە سۆرانەوە یاخود کەسانی تر لە دەرەوەی ئێوەشەوە بەشداری دەکەین وەک دەزانین زۆر جار پێشنگاکان دەبێتە هۆکارێک بۆ ئەوی لە زۆربەی ناوچەکانەوە سەردان بکرێت و وەکو ئەوەی کە ئێوە تێبینیتان کردبێت زیاتر لە چی بوارێکە سەردانیکەران حەزیان لە خوێندنەوەیە؟ وەک سەرجەم بوارەکان با بڵێن بەبێ جیاوازی ئێمە لایەنگ وەکو زانکۆ با بڵێن شخصی خۆم لایەنگیری هیچ بوارێک نین یان با بڵێن ژیریز بوارێک ناکەن لە سەر تای بوارێک تر بەڵام وەک هەمیشە وەکەوەی کە سەیرەکەی بواری ئاینی بەتایبەت کتێبەکان پەیوەست بە ئاین پیرۆزی ئیسلام لە سەروی ئەو کتێباوە ئەنەوە دێن کە داواکراون لە شانگایك بەڕێز بە سەردانیکەران لە سەردان شارشەکانی ئیدارەی سەردەکتۆرات خۆدیت بەتایبەت مامۆستایان قوتابیان هەتا کاربەدەستانی بەشدارێکی پڕیان هەبووە. زۆر باشە مامۆستا زێبار وەکو نووسەرێک وەرگێڕێت تا چەند گرنگە قوتابیان سوود وەربگرن لەو پشووەی کە لە هاویندا هەیە سەبارەت بە خوێندنەوەی کتێب و گرنگیدان بە کتێب خوێندنەوە؟ من لە سەرەتای قسەکانمدا باسم کرد کە بەڕاستی قوتابیان نابی لە پشووی هاویندا خەریکی پاڵدانەوە بن و ئەو مانایە کە بەڵێ ئەگە کە داوامی فەرمی نەما ئەوە پێویست بە خوێندنەوە ناکە بەڵکو بە پێچاوانەوە
دەستەتێکی باشە چوی هاوین دەستەتێکی باشە بۆ خۆپێگەیان و تێگەاندن و خۆپەرچەکردن بە تەکی زانست ئەوش لە ڕێگەی یەکێک لە متمانە پێکراوترین دەرچاوەکانی زانست و زانیاریەوە دەکتێکە کتێب. مامۆستا نووسەران و وەرگێڕان لە کوردستاندا تا چەنە گرنگی بەم پێشەنگایانە دەدەن؟ ئایا بەشداریان هەیە سەرڕاوی کە بۆ نمونە لە بوارەکانی ترا گرنگی دەدەن بە کتێب دێن بۆ ئەم پێشەنگایانەوە ببنە ڕێنیشاندەرێک بۆ ئەو کەسانی کە ئەیانەوە لە بوارێکدا پەرە بەخۆیان بن و کتێبێک هەڵبژێرن کە لەسەر خواستی خۆیان بێوە گرنگی زیاتری پێ بدەن؟ نووسەران وەرگێڕان منی قۆمیەکەم لەوانێک کە بەشداری هەیە پێشەنگایەکە ئەوە نووسەران وەرگێڕان ئەوە باڵین بەتایبەت نووسەران وەرگێڕان سنووری دارەی کوردستان بەشداریشی بەرچاویان هەبووە لە پێشەنگایەکە. زۆر باشە ئەم خۆڵبارینەی کە لە ئێستادا هەیە نابێتە ڕێگر بۆ داخستنی پێشانگەکەتان لێرە لە سلێمانی فستیڤاڵێکی تام هەبوو بۆی ئەم خۆڵبارینەوە داخرا بۆ نمونە لەوێ ئەم خۆڵبارینە ناگاتەوەی کە ئێوە پێشانگەکەتان دابخەن؟ خۆڵبارینەکە باڵین سەرێکی کەمەکەمتر بووەتەوە ئەستەکەم بۆ ئێوارە لەوانەیە کەمتر ببێتەوە بۆ پێشەنگاکە بەردەوامی دەبێت. مامۆستا ئێوە بیرۆکەتان چۆنەوە سەبارەت بە داهات و ئایا دەتانەوێت پێشەنگای زیاتر یاخود لە بواری کتێب و خوێندنەوەیە چالاکیتان هەبێت لە سۆران بە تایبەتی؟ زانکۆ سۆران ئەگەر بڵێن لە ماوەی ئەم ساڵەدا زۆرترین چالاکی ئەکادمی زانستی ڕۆشنبیری کەلتوری هەبووە. یعنی ئەگەر بڵێن یەکێکە لە ساڵە چالاکیەکانی تەمەنی زانکۆ سۆران بۆ ساڵی ئایندەش بێگومان یعنی بە بەرنامەی تۆکمەتر ئەم پیشەنگانە ئەکرێنەوە. ئێستا بۆ ئەم مانگی کۆتایی با بڵێن کە مانگی 56 زۆرترین چالاکی زانستی ئەکادمی با بڵێن داوخۆی نێودەوڵەتی هەبووە لە زانکۆ سۆران. ئەم پیشەنگایش یەکێکە لە نیاییەوە با بڵێن بۆ ساڵی ئایندە ئامادەکاری باشتر و لەسەر ئاسێکی داوانترش دەبێت. لەکردنەوەی ئەم جۆرە پێشانگانەدا تا چەند گرنگە لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی خوێندنی باڵا ڕۆشنبیری هەماهەنگی و هاوکاری ئێوە بن بۆی کە بتوانن پێشانگای گەورەتر ئەنجام بدەن و بتوانن سوودی زیاتر بە تەواوی چین و کەسەکانی دیکەنێ و کۆمەلگا بگەن بە تایبەت لەو ناوچەی سۆراندا دواتە تەنها ئەم پێشانگایانە بۆ قوتابیان نەبێت دواتە شتەکە زیاتر گەورەتر بکرێت. وەڵام ئێمە زانکۆ بە بەرزترین پێگە و ناوەندی ئەکادمی دەزانین هەرواشە هەماهەنگی لە نێوان دەستگاکانی دامەزرا و دەستگاکانی حکومی زۆر گرنگە بۆ ئەوەی بەڕاستی کارەکانمان زیاتر جێگا بگرێ بەرهەمی باشتر بێ و سوودیشی زیاتر بێ. بەڵام لەگەڵەوەشدا بەڕاستی ناکرێت ئێمە دەستەوەستان بوەستین بۆەوەی ئەگەر کارێک بەتەنیاش پێمان بکرێت تاوەڕێ ئەوانە تر بکەین. بۆیە پێمان وایە لە زانکۆ سۆران ئەوەی لە توانای ئێمەدا بێ بەجددی هەوڵی بۆ بدەین بۆ خزمەتی قوتابیان و زانستخوازانی دەڤەرەکە. مامۆستا لە کاتی کردنەوەی ئەم جۆرە پێشەنگایانە لە سنتەری شار زۆر گرنگی دەدرێت بە بوونی چالاکی تر. لەو پێشەنگایی کە ئێوە ساسان کردووە هیچ چالاکیەکی تر لە خۆ دەگرێت یاخود لە داهاتوودا کار لەسەر ئەوە دەکەن کە بۆ نمونە سیمیناری تیابێ یاخود چالاکی هوەری بۆ ئەوەی خوێنەران بە گروتینێکی زیاترەوە بەشداری لەو پێشەنگایانە بکەن؟ ئێمە ڕۆژانە سمینار و وەرکشۆپ دیداری نێودەوڵەت سیمپۆزیۆمی نێودەوڵەتی کۆنفرانس هەیە. یعنی بۆ نمونە لەم مانگە زیاتر لەوانێ لە 8 سیمپۆزیۆم لەسەر ئاسی نێودەوڵەتی لە سۆران کراوی ئەو هەفتەی داهاتووش هەیە لە فاکەڵتیەکانی یاسا، هەندەسە، ئاداب، پەروەردە، زانست. یعنی با بڵێن وەرکشۆپ. بەڵام سەبارەت بە پیشەنگایەکە ئەوە تەنها بریتە لە ئاشناکردنی قوتابیان بە با بڵێن دەرچاوەکانی زانست و زانیاری متمانە پێکراوە کە بەڕاستی ئێمە ئەمانەوێت لە پیشەنگایەکە سەرنجی قوتابیان لەسەر کتێبەکان بێ نەپڕژێن لەسەر شتەکانی. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا زێبەر عەزیز خان. سپاس کە
میوانی بەرنامەکەمان بوویت و ئەم دەرفەتت بێمە بەخشی. هیوادارین سوودی هەبێ بۆ ئەوانی کە لە سۆراندا دەنیشن بۆ ئەوی سوود لەم جۆرە پێشنگایانە وەربگرن چونکە هەلێکی باشە و سەرڕای خۆڵبارینەش ڕەنگە تۆزەگرتمان هەبێ بەڵام بە بەشداری لەم جۆرە پێشنگایانە بکەین کە زۆر سوودی هەیە. هەر سەبارەت بە ئەو ڤیتیانی کە بۆمان ئامادەکردوون بەرهەمێنانی سەوزەمان هەیە لە بالیسان. با پێکۆ بینەری ئەو ڤیدیۆ بین بزانین هاوکارانمان چیان بۆ ئامادەکردوین. عرزەیەکم هەیە لە ناو حەوشەی ماڵی خۆمدا کردومە بە چەند تکانێک ئامانجم لەو تکانانە هەر تکانە و کردومە بە سەوزەیەک بۆ نمونە ئەوەیان کەوەرە ئەوە تەڕەتیزەیە لەوێ کەرەوزە لەوێ جەرجیرە ئەلێرە شویتم ڕواندووە ئیدی مەعدەنووسم لێرە کردووە سڵقم لەنا ئەو باغی کردووە یعنی لە فەسڵی بەهاراندا زیاتر خەریکی ئەو جۆرە سەوزانەمە سوپاس بۆ خوای گەورە هەم حەزەکەم لێتی وەکو حەز هەمیش ئیسیفادی مادیشی لێ ئەەکەم ڕۆژانە سەوزەکەی خۆم دەفرۆشم لە دوکانەکەی خۆم مهمیەتی سەوزەکەی منیش لەوەیدا ئەنی سەوزەکەم وەکو ئەو سەوزانە نییە کە زیاتر لە بن خانووی پلاستیک و ئەوانە بەرهەم دێن ئێستا بۆ نمونە ئەوە مەعدەنووسە حەز دەکەی ئەو ڕۆ بیکڕە تا 5 ڕۆژ 6 ڕۆژی دیکە تێک ناچێ لەبەرەوەی سروشتی 100% سروشتی بەرهەمم هێناوە ئیدی سەوزەکان تێک ناچێت وەکو سەوزەی شاری ئەوەیان کەوەرە ئەوە کەرەوزە تەڕەتولەیە بەستەمەشاکە ئەو سەوزانێک کە بە ناسروشتی بەرهەم هاتوونە بەرگەی 2 ڕۆژ ناگرێ یان زەر دەبێ یان دەڕزێ بە سەوزەکانی من وان نییە ڕاستی سەوزەکانی خۆشم کە بەرهەمیان دێنم کەمترین جار چیمیایم لێداوە زیاتر بە زبڵ واتەپەینی ماڵات و ئەوانە سەوزەکانم بەرهەم هێناوە کاتێک پێویستی بە ئاودانە ئاوی ئەدەم و پێویستی بە بژارە و بژاری ئەەکەم شوێنێک هەز دەکەم زیاد لە حەزمی خۆی گەورە بوو ئەی بڕمەوە وەڵحاصل ڕۆژانم خەریکی ئەو سەوزەیمە و زۆریش لێی مرتاحم سوپاس بۆ خوای گەورە و خەڵکەکی زۆریش لە شوێنی دوور دێ سەوزەکانی من ئەکرە لەبەرەوەی متمانەی بۆ دروست بووە دەزانێ هەم بە ئاوی پاک سەوزەکانم بەرهەم هێناوە هەمیش سەوزەکانم تام و چێژێکی تایبەتی هەیە هەر کەسێک سەوزەی منی خوارد پێ بە دەگمەن دەتوانێت جارێکی ئەو سەوزانە بخواتەوە کە لە شار و لە دەوروبەری شارەکان بەرهەم دێ ناڵێم هەمویان پیسن بە زۆربەیان لەوێ بە ئاوی پاک خزمەت نەکرابوون و یان سروشتیان بەرهەم نەهێنرابن بۆیە خەڵک زیاتر ڕووی لەو سەوزانەی من کردووە بە تایبەتی ئەو منتیقەی ئێمە ڕۆژانە خەڵک دێ داوای دەکات لە هەمووشی مهمتر ئەوەیە ستابوونم نەو سەوزەی دەکەم لە دوکان داینانێم تا مشتری نییە داوا نەکان نایکەم کەواتە مشتریەکان کاتێک داوای سەوزەکە دەکەن ڕاستەخۆ بۆیان نەبڕمەوە واتە بە فرێشی دەیدەمێت دەڵێ فەرمەوە کەرەوزەکەت ئەوە مەعدەنووسە ئەوە کەوەرە یعنی ئیدی ئەویش دڵی پێخۆشە ڕاستەخۆ دەیبینی زۆر زارانی حەزیش دەکەن بۆ خۆیان دێنە ناو سەوزەکان دەستخۆشیم لێ ئەەکەن یعنی ئەوانیش بووینە بە بەشێک لەوەی زیاتر ئەمنیان تەرجیع کردێت دەستیان خۆش بیت ڕاستی ئەو سەوزانە ئیجابیاتەکی دیکەی زۆری باشی هەیە لێرانە خەڵکانێک دێکە تەمەشا دەکا ینی سەرنجی ڕاکێشی بڕوای تەبی زۆر کەس دێت تەمەشا ئەکا کە بەو شێوازە ئەوە نێوانەکانم بۆ بڕیوەتەوە و بە شێوازی جوان و جیاجیا هەر سەوزە و لە تکانێک ڕواندومە زۆر خەڵک دێ ڕسمی لێگری ینی ژینگەیش ئەمن هەست بە ئاسوودەیەکی زۆر دەکەم کە ژینگەکی جوان لەو حەوشەیمە خوڵقاوە ئیدی ڕاستی زۆر زۆر لێی مرتاحم تەنانەت زۆر لە دۆست و برادەر و خزمان تەکلیفم لێ ئەەکەن ئەرێن کاکە مە سەوزەی دەبین تۆکان دەبین یان نێر دەبێت تۆکان یان ناڕوێ یان وەڵحاصل بەکەڵک نایە یان تەکلیفم لێ ئەەکەن ئەرێم کاکە قەیچێکە بە چاوان کامە سەوزەت دەوێت کامە تۆ دەوێت کامم بۆ خۆڕوان وەسوێن بەخوای گەورە خلافی تێدا ناکەم ئەوەش بۆ تو دێم دەڕوێنم کە بۆشیان دەڕوێنم دەڵێم بەو شێوازە عەرزەکەت بچێڵە بەو شێوازە عەرزەکەت باوشک بێتەوە بە زبڵی تێدابی ئیدی من سەوزەکەی بۆ ئەەکەم و جۆری خزمەتکردنەکەشی ئەوە سێتەوە سەرە خۆی ئەوەی ئەمن پێی ئەڵێم خزمەتی ئەکا
لە سەوزەکانی من جوانتر دەرچێت ئەوەی خزمەتیشی ناکە تەمبەڵی لێکە ئەوە لە ئەستۆی خۆیەتی. ئێستا بۆ نمونە لە وەرزی پاییزدا وەرزی دووەمی سەوزەکردن دەست پێ دەکاتەوە، خاصەتەن لە یەکی نۆ دەست دەکەم بە کۆمەڵە سەوزەی تر. بۆ نمونە سەوزەی پاییزان زیاتر تورە، تەڕەپیوازە، شینشاتڕێ شینشاتڕە کە جایەکی سروشتیە، جا پەرچێوەشی پێ دەڵێن لە شێوەی تۆڵکە ئەوانە زەر دەکرێت و حازر دەکرێت بۆ خواردن. ئەو جیا کاتی خۆی زۆر بوو، بەس بەهۆی گۆڕانکاری سروشت و ئەوانە بەرەو لە ناوچون چوو. بەس ئەمە چم کرد هەستامە تۆی ئەو جیام گرتیە ئیدی ساڵانە لە وەرزی پاییزدا وەک چۆن کەرەوز و ئەوانە دووبارە دەچێن و تەڕەت و لە دەچێن و جەرجیر و ئەوانە دەچێن و ئەویش بە هەمان شێوە تکان دەیڕوێنم. سوپاس بۆ خوای گەورە بەرهەمی زۆر باشیش بووە. جگە لەوەش مشتری تایبەتی خۆم هەیە بڕوایت هەبی ینی خەڵکەکە جگە لەوەی کە بە پارەی خۆی دێی دەکڕی بەس لێی تەمینە کە شتەی خاوێن و شتەی بەتام و چێژە مشتری باشم هەیە و هەمیشە داواکاری لەسرە. هەروەها تۆی جاترم پەیدا کردووە، جاترە بۆ خۆتان دەزانن ینی تۆ کە زیاتر لە کوێستانەکان و لە کەژوچێوەکان بابرێم دەڕوێت بۆ خۆی سروشتێن دەڕوێ. ستامە ساڵی پار هەستاوم هەندێک تۆ جاترم پەیدا کردو، ئێستا جاترم چاندووە بەس تازە تۆزێک ساوایە هێشتا دەوێت تا تۆزە گەشەی دەکە. وەڵ حاسر ساڵانە من زیاتر ئیحتیمام بە سەوزەکانە دەم و کۆمەڵە سەوزەی نوێ دێتە ناو پرۆژەکەم و ئەوەی بۆم بکرێ بزانم ئیسیفادەی لێ ئەەکەم و لێرە بەرهەمەکەی ناجح دەبێت ئەمن ئیسیفادە لێوانە بکەم ئەوانە دەڕوێنم زیاتر بۆ دڵنیایی مشتریەکانم. ئێستا بۆ نمونەوە جەرجیڕە هەروەکو ئەوە کەمەکەم لەنا ئەو معدەنووسەی پێوەرکردووە ئەنی بێ ئەوەی بیشۆیەوە سوبحان الله زۆر پاک و تەمیزە ئینسان دڵ لە دڵ نەدات و بە دڵنیایی بیخوات و شوتنەوەی ناوێت ئەوەندە خاوێنە. ڕاستی ماڵەوەشمان زۆر بە ئیشەکەی من ئاسوودە و مرتاحن لەبەرەوەی لانی کەم تێگەیشتی لە حەوشەی خۆیان سوبحان الله هەرچی بیانەوێ لە حەوشەی خۆیان بەردەستە سەڵقیان دەوێت شبیتیان دەوێت کەرەوزە کەوەرە جەرجیڕە تەڕەتولەیە هەرچی بیانەوێ هەم خاوێنە هەمیش بەردەستە یعنی ئەوە نییە بچن لە بازار و لە شوێنی دیکە بیکڕن. دووبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان باز لە وەرزشێکی گرنگ دەکەین کە گرنگێکی زۆری دەیە بۆ تەندروستیمان هەر لەو بارەی وەرزشەوە پێغەمبەری عەزیزمان ڕێنماییمان دەکات صلی الله علیه وسلم کە ئەم وەرزشە ئەنجام دێ و منداڵەکانمان فێری بکەنەوەیش وەرزشی مەلەوانیە بزانین گرنگی ئەم وەرزشە لە چیدایە و چۆن بتوانین خۆمان فێر بکەین. وەروها لەمە بەدوا کە دەچینە وەرزی هاوین زۆرێک لە خەڵکی لە نێو گۆما یاخو لە شوێنێک کە ئای لێ دەبێت لەوانەشن نەشارەزا بێت مەلە بکات ئایا ئەمە ڕێگەیەکی دروستەوە حاڵەتەکان چین و ڕێگای فریاگوزاری لەو کاتەدا چییە کە کەسێک بێ کەسێکی دیکە ڕزگار بگات. کۆمەڵێک بابەت و ڕێنمایی باز دەکەین و هەروەها باز لە گرنگی ئەم وەرزشە دەکەین ڕووی تەندروستیەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەجمەدین شێخ نەسەدین ڕاهێنەری مەلەوانی. مامۆستا یان زۆر بەخێر. زۆر سپاس سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆش. مامۆستا دەبا لەوە دەست پێ بکەین وەرزشی مەلەوانی ئایا وەکو گرنگیەک سێریکەین بۆ تەندروستیمان یاخود ئەمە حەزێکە و ئەنجامی دەدەین. پێم وایە بێکێکە لە وەرشانەی کە ینی چێژی زیاتی تێدا لە چاو وەرشەکانی دیکە کە لەوانێوانی دیکە کەمێکمان و بین یاخود ناڕەحەتمان بکات. بەڵێ مەلەوانی یەکێکە لە گرنگترین ڕاهێنانەکان بۆ لەشی مرۆڤ چونکە لە کاتی مەلەوانیدا سەرجەم ماسوولەکانی لەش بە پێچەوانەی ئاڕاستی ئاوا دەجوڵێت. ئەمەی چەندین سوودی هەیە بۆ لەشی مرۆڤ چی لە ڕووی دەرەوە چی لە ڕووی ئەندامەکانی ناوی لەش. هۆکارێکی زۆر گرنگە بۆ ڕێخستنی لێدانی دڵ و بەهێزکردنی ماسوولەکانی دڵ بەمان شەوە بۆ ڕێخستنی هەناسە و بەهێزکردنی سیەکان. لە کاتی ئەنجامدانی مەلەوانیدا سەرجەم ماسوولەکان دەجوڵێن بە بێجیاوازی. ئەمەش سوودی هەیە بۆ
هەموو لەش هۆکارێکی زۆر باشە بۆ داوەزاندنی کێش بۆ داوەزاندنی چاوری خوێن و چاوری جگەر ئەمانی کە ئیسە زۆر باوە لە ناو خۆماندا هۆکارێکە بۆ باشترکردنی پێکانە وەرزشیەکان چونکە لە کاتی ئەنجامدانی مەلەکردندا پەستانی لەسەر سەرجەم جونگەکان و ماسوولەکان کەم دەبێتەوە ئەمەش دەبێتە هۆی عیلاجێکی سریع بۆ سەرجەم پێکانە وەرزشیەکان و کێشەکانی پشت و ئەژنش. مامۆستا باسێک لەوە بکەین کە تا چەندێک گرنگە کە ئێمە فێری ئەم وەرزشە ببین ینی ئایا کەسێک هەیە نەتوانێت فێری ئەم وەرزشە ببێ و پێویستە کا کە ئێمە بە شێوەیەکی دروست ئەنجامی بین بۆ ئەوی کە بە دروستی ئەنجامی بین پێویستە کا چی هەنگایە بنین لە ئێستادا سپاس بۆخوا لە سەرجەم شارەکانی کوردستانە فێرگەی زۆر باشمان هەیە بۆ ئەوی فێری مەلەوانێکی تەندروست و مەلەیەکی باش ببین منداڵەکانمان بخەینە فێرکەکانی مەلەوانیەوە بەڕاستی لە هەموو دنیادا لە پێش ساڵیشەوە بۆ 2 ساڵ ئەیانخەنە ناو مەلەوانەکان و فێری مەلەیەکەن چونکە مەلەکردن لە ناو ئەواندا بۆ بە ضروریەت لە لای خۆشمانە بێت لە جیاتەوەی مناڵەکانمان بە چەندین وەرزشی ترەوە خەریکین کە بۆ ئەوەی لە هەندێک ترس و دڵە ڕاوکەی لیان بە دوور بین فێری مەلەوانیان بکەین. زۆر باشە ماوەستا دەمەوێت بزانم کە کەسێک بێ فێری ئەم وەرزشە ببێت هەر وەک خۆت ئاماژت پێکە دەبێت لە مناڵیەوە ڕابێتیان کەسێک کە تۆزە تەمەنیشی هەبێت یاخود ترسێکی زۆری لە دڵاوێت سەبارەت بە ئاو بە مەلەکردن هەر دەتوان لە ڕێگەی ڕاهێنەرە فێری ئەم جۆرە وەرزشە بێت ئیشی ڕاهێنان ئەوەیە کە ترسن لە دڵی ئەو کەسانەیە کە فێری مەلە ئەبێت من وەکو خۆم لە 5 ساڵەوە تاوەکو تەمەنی 7 ساڵی خەڵکم فێری مەلە کرد و کێشەشی نەبوو چونکە هۆکاری سەرەکی ئەوەی کە فێری مەلە نەبی ترسە بەڵام کە تۆ لە لای ڕاهێنەرێکی شارەزا فێربوونی مەلەی خوێن واتە کەسێک کە فێر ببێت پێویست نییە بە تەمەن پێویست نییە بۆ ئەوەی کە فێری مەلە بیت ئێوە ڕاهێنانەکەیکەن سەرەتا ئەو ترسی ناهێڵن بەڵێ مامۆستا چەندێک کاتی پێویستە گەر بۆ کەسێک بێ فێر بێت وەڵا ئەکەوێتە سەر خودی کەسەکە خۆی خەڵک هەیە بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژ فێر بە هەیە بە 5 ڕۆژ فێر نابێت چونکە درەنگتر ترسەکەی ئەڕەوێت و ترسی لە ئاو زۆرە بێت مامۆستا وەرزشی تایبەتمان هەیە لەناو ئاوا بە هەمان شێوە بۆنمونە هەر لە شێوازی مەلەکردنەکانە بێت یاخود خۆ هەڵدان و یان هەنێک شت هەیە لەناو مەلەوانیە دەکرێت ئایا ئێوە کار دەکەن لەسەر ئەوەی کە کام شێوازیان ڕاسترە بۆ ئەوەی هاوڵاتیان ئەنجامی بنتیە ئەو کەسانی کە سەردانی مەلەوانگەکانەکەن بۆ مەلەکردن هەموو مەلەوانگەی ڕاهێنەری خۆی لێ هەنێ جوڵە و یاری هەیە لەناو ئاوا مەمنوع ئەو قەدەخەیە چونکە حاڵەتی نەخوازرا و لێ ڕواتات بەڵێ ئەگەر لە لای کەسێکی ئەکادمی فێری مەلە بیت سەرجەم قۆناغەکانی مەلەکە 4 جۆر مەلەمانەیە هەر 4 جۆرەکەی فێر ئەبیت زۆر باشە کاتێکە کەسێک دەچێتە نێو ئاو ئەگەر کەمێکیش لە مەلەوانی بزانێت ینی باشترین شێوازیان چۆنیە ئەنجامی بدات چۆن مەلە بکات هیچ شتێگەیە کە ئاو بە کورتی باسی بکەین بەڵێ باشترین مەلە و زووترین کە مەلەکە فێرە بیت مەلەی ئازادە ئەم مەلەی کە خۆمان فێرە بین بەڵام ئەگەر بە شێوەیەکی ئەکادی ئەبێت لە ئاوەکە دوورە قسەژەکەی لە چەند لە ئاستی چەندی خۆتا بێت ئاوەکە لە ئەکسەریتی مەلەوانگەکان کە باجار باسی مەلەوانگەکان لە مەترەوە بۆ 3 مەترە مەترەوە بۆ 4 مەترە باڵێ ئەوەی کە مەلە نازانێت کەمتر مەلە ئەزانێ ڕێگەی پێ نادرێت بچێتە 3 مەتری و 2 مەتری و هەر لە مەترێکە مەلەکە مامۆستا زۆر جا لەو کەسانە دەبیستین کە وەرزشی مەلەوانی دەکەن دەڵێن ئاوی ناو مەسبەحەکان جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەوانەی کە لە دەرەوەیە هاوڵاتیان لە کاتی گەشتەکانە دەچن بۆی ئایا بەڕاستی ئەمە جیاوازی هەیە وەکو دەوترێت زۆر حەزەر ئەکەن لە ئاوی مەلەوانگەکان بوو پێی کە زۆر بەکار ئەهێنرێتەوە بۆچین ئێوە سەبارەت بوو بابەتە وەکو ڕاهێنەرێک بەڵێ مەلەوانگەکان هەموو مەلەوانگەیەک سیستەمی خۆی هەیە و سیستەمی پاکەرەوەی خۆی هەیە و سیستەمی دەرمانتێکردنی هەیە بۆیە مەلەوانگەکان بەردەوام فلتەرەکەن ئەگەر بڵێ لە ڕووی ئاوی چەم و ڕووبارەکان و پیس بێت پیس نییە ئەگەر مەلەوانگەیەک بە شێوازێکی دروست تەعقیمی بکات بەڵام مەلەکردن لە مەلەوانگەکانە سەلامەترە تا لە چەم و ڕووبارەکاندا تۆ مەلەیەکی کەم ئەزانی لە مەلەوانگەکانە ئەتوانی هەرچۆنە بێت ئەو مەسافی مەلەوانگەی پێبڕی بەڵام تۆ ڕاهێنەریش هەردەم چاودێری ڕاهێنەر هەردەم مەساوە بە دیارتەوە ئەگەر تووشی حاڵەت دەبێت ئەچە فریاتەکەوێ بەڵام تۆ ئەم مەلەکەمەی کە لە مەلەوانگە ئەیکەیت بە شێوەیەکی ئەکادمی فێر نەبوویت
ئەچی لە چەمەکانە مەلەکەی زۆرتر دوور ئەەکەیتەوە ئەمە حاڵەتی نەخوازرا ڕوئەدات زۆر باشە ئەمە لە مەلەوانگەکانە سەلامەترە تاوەکو لە چەمەکاندا بابە تۆزە لەسەری بۆسی نوقسەی لەسەر بکەین لەمە دو خەڵک بەرەوەرزی هاوین و گەرما دەچێت و دەبینین ینی ساڵانە بەداخەوە هەوڵاتێکی زۆر دەخینکێن و گیانە دەست دەدەن بۆی نەشارەزایان لە مەلەکردن ئەین تا چەند گرنگە کەسێک یاخود دوو کەس سێ کەسن کە شارەزایەکیان نییە لەوانەشە زۆر جار هەیە کەمێک شارەزایە لە مەلەکردن بەڵام کە ئاستی ئاوەکە بۆ شێوازە نیە کە دەچێتە ناوی سێرەکە ئەوە یاخود زۆرجە ئاوەکە خوڕە ئەمانە تا چەند زیان دەگەێنێ بۆ کەسەوە چۆن دەبێت ئاگاداری خۆمان بیت وە هەتا بتوانین لەو شوێنانە دوور بکەینەوە مەلەی تێدا ئەنجام دێ من زۆر جا بیستومە لە ساڵانی ڕابردوودا کەسی وا بوو کە گیان لە دەستداوە کە زۆ شارەزای مەلەوانیش بوو ینی ڕێگە دروستەکان چینوە دەکرێت خۆمان بە دوور بگرین لەو گۆما و ئەوانە بڵێ یەکێ لەوانی کە ڕێگرە بۆ ئەوی کە تووشی حاڵی نەخوازراو نەبین ئەبێت بڕامان بەتوانای خۆمان هەبێت پێش هەر ئەنجامدانی هەر مەلەیەک پێویستە لە دەرەوە هەموو ماسوولەکانی لەش ڕابێنی ئامادەیەکی بۆ ئەوی کە تۆ چەند مەسافە ئەبڕی لەم ئاوە بۆ مەلەکردن هەیە زۆر مەلەوان بۆ زۆر شارەزاش بووە وەکو جەناب فەرموود لە چەم و ڕووبارەکانە تووشی حاڵەت بوو ئەمە تووشی بەگیروەسانی ماسوولکە و تووشی وەستانی دڵ و ئەمانە ئەبێت لە بۆی مانوبوونی شەوە ماندوو ئەبێت چونکە ئەگەر مەلە بە شێوازێکی ئەکادیمی فێر نەبیت ماوەیەکی کەم ئەبڕێت هیلاکە بیت ئەگەر مەلەکردن بە شێوازێکی ئەکادیمی فێر بیت بە شێوازێکی تەندروست مەلە بکەیت زۆرترین مەسافە ئەبڕ و کەمترین هیلاک بوون هەیە بەڵام کە تو مەلە بە شێوازێکی ئەکادیمی نەبێت ڕەنگە هەر کیلۆمەترێ بڕۆیت تەواو شەکەت بیت توانەکانی هەر بەشی ئەو ناکە بەڵام ئەگەر تۆ بتوانیت بە شێوازێکی ئەکادمی تەندروست مەلە بکەیت ئەتوانی زۆرترین ماوە مەلە بکەیت و کەمترین ماوەژی لە کەمترین هیلاک هەیە کیلۆمەتر زیاتر بڕۆ بەڵێ هەمانە یاریزانمان هەیە کیلۆمەتری زۆرە 10 کیلۆمەتری شەڕ بەڵێ یاریزانی باشمان هەیە لە کوردستانە بەڵام بەداخەوە کە لە لایەنێکێتی مەلەوانی و کوردستان و سەرجەمێکێتەکانی ترەوە پاراوێز خراوە یارێکە مامۆستا سەرڕای ئەوەی کە ئەم شتانە هەیە ئەم بەرچاو ڕۆشنیانە هەیە لە وەرزشکردنە بەڵام حاڵەتەکانی خنگان هەردەم دووبارە دەبێتەوە ساڵانەی تر لە ناو مەزبەحەکانە بێ لە دەریشەوە بێ ئەم حاڵەتە ڕوویاوە بەڕاستی چەند خۆمان پارێزین کە تووشی ئەو زیانە نەبین بۆ فریاگوزاری سەرەتایی بۆ ئەم کەسانە بەڵێ باشترین شت کە بتوانین فریای کەسێک بکەوین ئەوەی لە توانای خۆمان ڕاببینی هەموو کەسێک ناشێت ناتوانێت خۆتی ئەوەی نێ بتوانێت کەسێک دەربێنێتەوە لاوە چونکە کەسەکە ڕەنگە لە حیبەت گیانی خۆی پەلاماری توشدا ئەمە ئەگەر زۆر بەکەمی یەک نەفەر ئەخنکە یا دوو کەس ئەخنکە بێک یا سێ کەس ئەخنکە بێک باشترین چارەسەر و حاڵەت بە ئەوی کە تۆ بتێفرێ ئەم کەسە بکەوی کە مەلە نازانین ئەبێ مەلەوانێکی زۆر باش بتوانانی خەڵک دەربێنیت فریای کەسێک بکەوی لەو ناوە چاو بگێڕە دارێک تەختەیەک دەبێت شتێکی بۆ هەڵدە دەستی پێ بگرێت زۆر لەوە باشترە کە تۆ بچی بۆی چونکە ئەو لە حیبەت گیانی خۆیان بە شێوازێکی زۆر تو پڕ و تن و تۆ پەلاماری تۆ ئەدا بۆی خۆی ڕزگار لەو کاتا تۆش نخۆمەکە و ئەگەر شارەزایەکی فریاگوزاری سەرەتایی نەبێت حاڵەتی نەخوازراوی قورسە ڕوئەدا ڕەنگە قوربانەکە لە کەسێک بێ بە دوو ببێت شارەزایەکە چییە ئەفۆهۆنیان شارەزایەکە چۆنیە دەبێت بە چ شێوازێک بێت مە بۆ نمونەگەر کەسێک نزیک بووینەتەوە تا گەمانەیە بیگرین ئایا لە پشتەوە بیگرین یاخود ڕوبەڕووی ببینەوە چۆنیە بەڵێ باشترین جۆری فریاگوزاری سەرەتایی جۆری زۆرە کە فریای کەسێکەکەوی ئەبێت لە پشتیەوە بڕۆیت بەم شێوە دەستکەی بەژێر باڵێ ئەم چەناگەی دوو ڕایکێشی بۆ سەرسنگت بەڵام لە پشتەوە بەڵێ ئەمە بە هەموو کەسێک ناگرێت چونکە لەو حاڵەتا تۆ دەست ناتوانانی مەلەی پێ بکەی لا ئەبێ بە قاچ بتوانانی مەلەکە چونکە ئەبێت قاچ مەلەوانێکی باش بیت بە قاچ بتوانانی بێنیتە کەنارەکەەوە کە کەسێک بۆ کەسێک دەگۆڕێت مەسەن ئەوەی کە بگاتە ئەوەی کە بخینکی خوانە خواستە واتە کاتەکەی چۆنی ئەوە مەسەن هەیە درەنگتر تووشی ئەوە ئەبێت بەڵێ خۆی شپرزەبوون و ترسەکەی ئەو کەسی کە لەو کاتایە لە حیبەت گیانی خۆیە چونکە زۆر قرسە تۆ لە ئاوەکە هیچ نەتوانیت ئەگەر هەر هیچ مەلەیش نەزانیت هیچ مەلەیش نەزانیت باوەڕکە شپرزە مەپەشۆکێ ئەتوانێت تاوەکو کەسێک بەهاناتەوە خۆ ڕابگریت بەڵام تۆ کە خۆتین کرد و دەستی زۆر وا لێ کرد و ئاو چووە ناوڕێ هەناسەتەوە ئیتر ناتوانانی مەقامۆت نامێنێ لەسەر ئەگەر کەوتیتە ژێر ئەوشە تاوەکو 3 بۆ 4 حاڵەتی شاز و دەگمەنێ 7 دقیقە 8 دقیقەوانە لەژێر ئاوابی کەسەکە ئەتوانی فریای بکەویت بەو ڕێکارانەی کە لە ئاوەکە دەرێنی فریاگوزاری سەرەتایی بۆ ئەەکەی CPR ڕوشێلانی سەرسنگ و
هەناسەدانی دەستکردی پێدی. مامۆستا ئەو تەنها بە کەسێک دەکرێت یاخود پێویست دەکا بۆ لەو کاتەیە ئیسعاف بێت یانی یارمەتی ئەم کەسە بدە. ئەو کەسی کە دەری ئێنی لە ئاوەکە باشتر وایە پێش ئەوی بچیت ئاوەکە فریاکەوتن ئاگادارکەیتەوە چونکە ئەو کەسە ئەگەر حاڵەتەکەی تۆزێک قورسر بوو بێت ڕەنگە هەناسی قەتع بوو بێتەوە لێرەتوانی هەنێ ڕێکاری پاکردنەوەی هەناسە و خستنە جوڵەی دڵێتی بۆی بە ئۆکسسیژنی دەستکردەتوانی بۆ بکەیت تەبیعی لە ڕێگەی دەمە بۆ دەم هەوای بۆ لەو فریاگوزاری سەرەتایانە و ئەوەی کە لە سنگایەتی لە ئەوە بینیوە بە چەند تەریقەیەک و ئەوە دەردەهێنێت ئەنی باشترین شێوازیان چۆنیەکە بە تایبەت منداڵ بەڵێ باشترین شێوازیان چەندین شێوازی بەڵێ باشترین شێوازیان ئەوەیە کە یەکسەر بخەیتە سەردەم بەرزیکەیتەوە بۆ ئەوەی ئەو ئاوەی لە ڕێڕێوی هەناسی گرتو بێتە دەرەوە ئەگەر زانیمان هەناسە ناداوامانە شێلانی دڵی بۆکەین یاخینە سەر لای باری شفا لای ڕاست کە بە شێوازێک دایانێ ڕێڕێوی هەناسی کراوە بێت بۆ ئەوەی تاوەکو فریاگوزاری ئەگەێنی تەنەخۆش نزیکترین شوێنی بنکەی تەندروستی زۆر جارە کەسە لەوانێ بێهۆش بێ زۆری لە ئاین دەوروبەری وا دەزان خوانەخواستە گیانی لە دەستداوایان دەکرێت بێهۆش بێت و ئاگای لە خۆی نەبێت تواوەکو فریاگوزاری سەرەتایەکی بۆ دەکەی بەرەو باشبوون بڕات. فریاگوزاری سەرەتایی ئەو کەسانی کە دەوراتی فریاگوزاری سەرەتایی ئەخوێنن کە ساڵانە خۆمان چی لە مەلەوانگە و چی لە سەر چەمەکانی چەندی ساڵا کردومانەتەوە حاڵەتەکە هەڵە سەنگێنیت بزانم کەسەکە هەناسەی هەیە لێدانی دڵی هەیە تۆ بە چەندین ڕێگە فاسی بۆ ئەەکەیت لێ نزیکە بیتەوە بەمە ئەگەر هەناسەبات چۆن لێ نزیک بیتەوە هەستی پێ ئەەکەی یا نەبزی دڵی بۆ ئەگریت بەمانە حاڵەتەکەی هەڵە سەنگێنی پێش هەموو شتێک ئەبێ حاڵەتەکە هەڵە سەنگێنی بزانم حاڵەتەکە چیە لە بەردەستە اینجا دەست بە ڕێکاری چارەسەری بۆکەی. مامۆستا ئەو کەسانەکەن کە ناتوانن وەرزشی مەلە ئەنجام بدەن و زیانی هەیە بۆیان مەلەکردن لە هەر کاتێکە ئەنجامی بدەیت لە ئاوێکی پاکژا بێت پاکا بێت سوودی خۆیە بەڵام چەند حاڵەتێکەیە کە زیانی هەیە مەلەکردن بۆ ئافرەتی دووگیان کە لە ئاوێکە زۆر کلۆری تێدای بە تایبەتی مەلەوانگەکان کە کلۆر و پێت و چەندین دەرمانی تری تێکرێ زیانی بۆ کۆرپەلە هەیە مەلەوانی ئەگەر بەگەدەیەکی پڕۆ بیکەی زیانی تەندروستی هەیە لەم یەک دوو حاڵەتە زیانی هەیە ئەگینا مەلەکردن هەر کاتێک ئەنجامی مامۆستا بۆ نە کەسێک هەیە خۆی نەخۆشە نەخۆشی دڵی هەیە یاخود بە جۆرێک هەناسە توندی هەیە ئەمانە ئەتوانن مەلە بکەن مەلەکردن هۆکارێکی زۆر باشە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەک هەیە کە ئیتر نەتوانێت مەلە بکات هیچ نەخۆشیێک نییە چونکە عیلاجی سەرجەم نەخۆشیەکانە بڕوادە بێ نەفەر هەبووە چونتە ژێباڵی هێنایانە بەدار شەقواتەوە بە مانگێک بە 25 شەو هەڵساوەتەوە سەر پێی خۆی چونکە عیلاجێکی زۆر زۆر تایبەتە ئەگەر کەسێکی شارەزا بتوانێت ڕێنماییت پێ بدات هەندێک کەسێک ئەڵێ من ناتوانم مەلە بکەم نایەن بۆ مەلەوانگە بات چارەسەرەکەم نایەن لە مەلەوانگە بیکەم پیاسەکردن لە ناو ئاوە بۆ سەرجەم پێکانە ورچیەکان و بۆ ئەو نەخۆشی پەستانی خوێن و ئەمانە پیاسەکردن لە ئاوا زۆر جار دەبینین کەسێک کە لە مەلەوانەکەش زۆر بە نەشارەزایی مەلە دەکات ئەگەر ئاوەکەش زۆر قوڵ نەبێت ئایا ئەمە هەر سوودی دەبێت بۆی کە جستی هەر ئەجوڵێ بەس بچیتە ناو ئاوەوە ئەو پەستانەی کە لەسەر ماسوولکەت و لەسەر جونگەکانتە نامێنێت مەرج نییە تۆ بڵێ بەس من مەلەوانم هەیە مەلەی نەزانی و هاتوو عیلاجی بووە چارەسەرێکی باشی بەبەستەکەم ئەوەیە بەڵێ ینی تۆ مەرج نییە مەلە بزانیت چونکە پیاسەکردن و چەند تەمرینەکەی کە لە ئاوە بۆ جوڵانی دەست بەڵێ بۆ سەرجەم پێکانەکانی جونگە ئەژنۆ شان بڕبڕی پشت ئەیکەی کەمترین تەمرینان مەلەکردن خۆی ئەمە بۆ خۆی شتێکە کاتێکە لە مەزبەح و مەلەوانی دێتە دەرەوە برسیتە ئەمە دیارە جوڵەیەکی زۆر جوڵەیەکی زۆرەکە بەڵێ وزەیەکی زۆر سەرفەکەی لە ئاوا چونکە وەکووتمان لە پێشتر چڕی ئاو لە چڕی هەوا زۆرترە کە تۆ چویتە ئاوە زەختێکی زۆر ئەگەوێت لەسەر لەش و جوڵە ئەەکەیت جیاوازە لە جوڵێکە لە دەروەیەکی مامۆستا زۆر جارانی لەلایەن دکتۆرەکانەوە ڕەنگە هاوڵاتیتان بۆ بێ هەر جۆرێک لە وەرزشکردن بەپێی ڕێنمایی بەپێی ئەو نەخۆشی کە سەردانی ئێوەکە من زۆر جار لە خەڵکم بیستۆ کە دکتۆرەکە پێویستۆ تەنها بەناو ئاوەکە بڕوە ئایا بەڕاستی پێویستە کە ئەم وەرزشە ئەنجام بدرێت لەو حاڵەتانەیە بۆ
نەخۆشیەکانی زیاتر کە دکتۆر بەڕێزەکان ئەوانی کە ئەینێرم بۆ مەلەوانگەکان بۆ نەخۆشی ئەژنۆیە جونگەیە ئەژنۆیە زیاتر بڕبڕێ پشت و فەقەراتە ئەمەش بۆ عیلاج پێویستی بە مەلەکردن نییە پێویستی بە پیاسەکردنێکی زۆرە لە ئاوا تاوەکو سەرسنگت بێ چەند تەمرینێکە بەپێ شارەزای ئەو ڕاهێنەری کە لە مەلەوانگەکەی ئەدات و پێ دەڵێتەوە چەند تەمرینێکە ئەنجامی ئەدەیت زۆر بە خێرای عیلاجە زۆر باش زۆر جار لە مەلەوانگەکاندا دایکان و باوکان ینی زۆر جار ناوێرن منداڵەکانیان بنێرن یاخود لەگەڵ کەسێکی دیکە دێنێنن لە ترسی خنکان و ئەوانە چەنە حاڵەتی وە زۆر کەم بووە لە مەلەوانگەکاندا کەسێک بخینکێ ئێوە لە نێو مەلەوانگەکاندا چاودێریان دەکەن و ئاگاداریانن و ئەگەر کەسێک بە شێوازێکی نەشارەزا مەلەی کرا ئاگاداری دەکەنەوە یان چۆن چۆنیە ڕێنمایەکان لەوێ بەڵێ هەموو مەلەوانگەیەک 2 بۆ 3 ڕاهێنەری هەیە ئەم ڕاهێنەرانەیش کە ئەو کاتی کە ئەچنە ژوورەوە بۆ چاودێری سەر مەلەوانگەکە و ئەو کەسانی کە لەوێ مەلە ئەکەن خۆیان لەو بەرپرسیارەتی ئەزانن کە لەسەر شانیانە بۆ نمونە بۆ 2 دقە 3 دقەش ئەگەر مەلەوانگەکە چێ بەڵی ئەبێ کەسێک ئاگادارکەیتەوە لە جێگەی خۆ چونکە 2 بۆ 3 دقە زۆرە بۆ ئەوی حاڵەتێکی نەخوازرا ڕوودا دایک و باوکان کە لە ئیسا زیاتر مناڵەکان ئەنێرنە مەلەوانگەن تاوەکو چەم و ڕووبارەکان و ئەوەی ترسیان نەبێلی ئەو ترسیان کە لە چەمەکان هەیە لە مەلەوانگەکانە نەیان بێت چونکە مەلەوانگەکان ڕاهێنەری لێ کە شادی باڕێکراوی هەیە لە لەکێتی مەلەوانی کوردستان و ئەوسا مناڵ زووتریش فێر دەبێت بەڵێ منداڵ ئیسە لە فێرگەکانی خۆمانە لە 5 ساڵ بۆ 6 ساڵ منداڵ وەرەگرین بەڵێ مناڵەکان زووتر فێری مەلە بن چونکە زووتر ترسیان نامێنێ مناڵ زووتر متمانێ بە متمانە مامۆستا کۆتا پرسیاری خۆم بکەم کە ئایا بەڕاستی مەرزشی مەلەوانی زۆر باشترە لە وەرزشەکانی تر و زیاتر جوڵەیتیایە سوودی لێ دەبێنێ بەڵێ لە کاتی مەلەوانیدا سەرجەم ماسوولکەکانی لەش بە پێ جیاوازی ئیسفادەی لەکە و جوڵە ئەکات ئەمەش وەرزشی مەلەوانی بە دایکی هەموو وەرشەکاندا ئەندرێت چونکە تۆ هەر یاریزانێکی تر بیت یاریزانی هەر یارێکی تر بیت پێویست بە مەلەکردنەیە بۆ بەهێزکردنی لەشت بۆ ئەوەی دووربیل لە پێکانی وەرچەکانەوە زۆر باش مامۆستایان دو شتێک ئەگەر شتێکمان بیچوو بێت باسی بکەیتەوە داوا پێیامت بەڵێ وڵا پێم ئەوەیە کە لە ئێستادا کە وەرزی هاوینە و پشووی مەکتەبەکانە دامان لە دایک و باوکان هەیە کە منداڵەکانیان بنێرن ئەکادیمە وەرشەکان چونکە بەڕاستی لە هەموو شارێکە ڕاهێنەری باشمان هەیە بۆ ئەوەی مەلەکەین بە کولتور مەلەوانی پێ بەوەی کە چونکە هەر کەسێ مەلەیەک بەردەوام کات لە شولارێک و تەندروستێکی باشی ئەبێت لەم کاتیشە کە بەڕاستیم جێوی خۆڵبارین و ئەوە هەیە مەلەوانکان باشنی شوێنە بۆ ئارامکردنەوە بۆ ئیسراحەت سوودی دەرونیشیە و باسمان نەکرد بەڵێ کە لە سوودە گرنگەکانی سوودی دەرونیە بێگومان زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا نەجمەدین شێخ نەسرەدین ڕاهێنەری مەلەوانی مامۆستایان زۆر بەخێر بێت سپاس بۆم دەرفەتە بەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە ئەزیزان کۆمەڵێک دیمەنمان هەیە سەبارەت بە جوانترین دیمێنەکان و سەرنجڕاکێشەکانی جیهان ئەویش بەرزترین بورجەکانە بابێکەوە بینەری چەند دیمەنێک بین سەبارەت بەوە کامانن بورجە گەورەکانی جیهان بورجی خەلیفە لە دووبەی بە یەکەم گەورەترین بورجی جیهان دادنرێت لە ساڵی 2004 بۆ 2010 دروست کراوە بەرزیەکەی 822 مەترە و ڕووبەری پانیەکەی 570,000 مەتر چوارگۆشەیە تێچووی دروستکردنی بڕی 1.5 ملیارد دۆلاری ئەمریکی بووە بورجی شاهانشای تاوال لە چین بەدووەم گەورەترین بورجی جیهان دادەنرێت لە ساڵی 2008 بۆ 2015 دروست کراوە بەرزیەکەی 632 مەترە و
ڕووبەری پانیەکەی 380,000 مەتر چوارگۆشەیە لە 128 نهۆم پێک دێت. بورجی مەکەلۆک تاوەر لە سعودیا بە سێم گەورەترین بورجی جیهان دادەنرێت لە ساڵی 2004 بۆ 2012 دروست کراوە. بەرزیەکەی 601 مەترە و ڕووبەری پانیەکەی 1574 مەتر چوارگۆشەیە لە 94 نهۆم پێک دێت. بورجی لوتویت تاوەر لە کۆریای باشوور بە چوارەم گەورەترین بورجی جیهان دادەنرێت لە ساڵی 2009 بۆ 2018 دروست کراوە. بەرزیەکەی 555 مەترە و ڕووبەری پانیەکەی 3400 مەتر چوارگۆشەیە. بڵازان و خۆشەویستان خۆشبەختانە لە لێرە و لەوێ لە شارەکان و شارۆچکەکان نووسەران کتێبی خۆیان بڵاو دەکەنەوە بەڵام ئەوەی کە گرنگیشە خوێندنەوەی کتێبەکانەوە گرنگیدانە بە خوێندنەوەی کتێبانە. لە پارێزگای هەڵەبجە کتێبێک بڵاو کراوەتەوە و لەو بارەیەوە سامان فەتاح بابەتێکی بۆ ئامادەکردنی پێکەوە بینەری دەبی. کەناڵە بەڕێزەکەتانەکەین تەمان ئەو کتێبەی من چوار بەرگە بیبلیۆگرافیای ڕاگەاندن نامی ماستەر دکتۆرەکان و لە بواری میدیا 2000 لاپەڕەیە لە هەر مامۆستایەک بە کردوش ماستەر دکتۆرای لە میدیا هەبێت توانراوە سپیسێک لەو کتێبانەی من بۆ خۆی داگیر بکات. تەمان ئەو کتێبانە باشترین سەرچاون بۆ ئەکادیمیان بۆوانی کە هەڵگر دەیانەوێت بخوێن یا ئێستا تەڵەبەن قوتابین یا خوێندکاری ماستەر یا دکتۆران بۆ دراساتی سابق بتوان بەکاری بێنن و شێوازێک بووە کە شێوازێکی ئەکادیمیە نەتوانراوە ئەوانە داننرێت کە ماستەر دکتۆران نەبێت ئیلا ئەوان دانراون کە هەڵگری بڕواناوی ماستەر دکتۆران لە بواری میدیا. حەزم کرد شانازیە بکەم کە من خۆم خەڵکی هەڵەبجەم و دوجاریش خزمەتێک بەو شارە بەڕێزە بکەین وەلا نەنرێت پێم خۆش بوو یەکەم جار لە شاری هەڵەبجەی خۆشەویستە دەست پێ بکەم. ناوەڕۆکی کتێبەکە ئەمە چوار بەرگە بەرگی یەکەم و دووەمیان ئەوانن کە ماستەرەکانن ئەو کەسانی کە ماستەریان تاواکوودە لەو دوو بەرگا دانراون و بەرگی سێهەم و چوارەمیشیان ئەوانن کە دکتۆرایان تاواکوودە دکتۆرەکان تاوان هەموو ئەو کەسانن کە ئەو کەسی کە ماستەری تاواکوود یا دکتۆرای تاواکوود لەناو ئەو کتێبدا ڕسمێکی کەسەکەی تایە سیڤێکی تایە فەصلی یەکەمی بەرگی ماستەرەکەی تایە بەشی یەکەمی ماستەرەکەی تایە و ئەنجام و دەرەجای ماستەرەکەی تایە. ئەمە شاوکارێکە بۆ هەموو ئەو کەسانە کە ئیتر پەنانە بنە بەر هیچ کتێبێکی تر پەنانە بنە بەر هیچ توێژینەوەی تر چکە هەر هەمووی لەناو ئەم کتێبانە شوێنیان بووەتەوە. بڵازان و خۆشەویستان زیاتر لە 24 کاتژمێر دەبێت بەشێکی زۆر لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی خواروی عێراق و ناوەڕاستی عێراق خۆڵبارینێکی چڕ ڕووی کردوتەوە ناوچانە و ئەمە کاریگەریەکی زۆر خراپی کردوتە سەر ژینگە و تەندروستی هاوڵاتیان بە تایبەتی ترکە گرنگە بەلای هەمومانە و تەندروستی هاوڵاتیانە. لە ماوەی ڕابردوودا چەندین هاوڵاتی سەردانی نەخۆشخانەکانیان کردو بەهۆی کاریگەری ئەو خۆڵبارینەی کە هەبووە لەسەر تەندروستیان. ئێمە لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە کاریگەری لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە کاریگەری خۆڵبارین دەکەین بۆ تەندروستی و زیانەکانی
کاریگەریەکانی چین و خۆپارێزیەکان چین لە ڕۆژی ڕابردوودا تەندروستی بابەتێکی بڵاو کردو کۆمەڵی ڕێنمایی بڵاو کردو سەبارەت بۆ خۆپارێزی بۆ خۆڵبارین لەوانە باسی لەوە کردبوو کە گرنگە دەرگا و پەنجەرەی ماڵەکانمان دابخین و ئەو شوێنانەشی کە خۆڵەکەی تێداباری و حەوشەیە بۆ نە ماڵەوەیە بە زووی پاک بکرێتەوە وەروها ئاماژەی بە شتێکی دیکەش کردبوو کە خۆ بە دوورگرتنمانە لە ئەو ئاژەڵانی کە لە ماڵەوە هەمانە بە تایبەت سەگ و پشی لەو کۆمەڵێک لەو ئاژەڵانە چونکە ئەو خۆڵی کە دەبارێت لەگەڵ فەرووی ئەو ئاژەڵەدا کارلێک دەکات و کاریگەری خراپی دەبێت لەوانێت تووشی کۆمەڵێک نەخۆشی مامکار و هەروەها باز لەوەش کراوە کە کاتێ شۆفێری دەکەین کە گرنگە پەنجەرەی شوشەی ئۆتۆمبیلەکانمان دابخین و هەوای ناو ئۆتۆمبیلەکە دابگرسێنین و بەردەوام ڕۆژانە شلەمەنی بخۆین و ئاوی زیاتر بخۆین بۆی کە کاریگەری نەبێت لەسەر هەناسە و سیەکانمان ئەم خۆڵبارینەی کە هەیە بەڵاو زانبیانەکەمان ئامادەیە لە ئێستادا ئەزیزان و دزین خۆڵبارین ماوەیەکی زۆرە ڕووی لە ناوچەکانی هەرێم کردو و بەردەوامیش دەبێت بۆیە زۆر گرنگە کە کۆمەڵێک ڕێکار بگرینە بەردەم بۆ ئەوەی کە زیانی تەندروستی نێبێ بۆمان بۆیە لە تەوەری سێمدا باس لە خۆڵبارین و زیانەکانی دەکەین کە تووشی ئەو ناخۆشیانمان دەکا هەر بنمونە تەندروستی و ئەو کەسانی کە نەخۆشن و لە کاتی لێخوڕینی سیارە و ئانە ڕەنگە گرفتی بۆ زۆر بەمان دروست کرد بێ بۆیە بەمە بەستا دەچینە لای دکتۆر خالید لە هەولێرەوە لەگەڵمانایە دکتۆر سڵاوت لێبێ و ئەگەر پێمان بڵێ لە ئێستادا کاریگەری خۆڵبارین لەسەر ناوچەکانی کوردستان چۆنە؟ زۆر سپاس بۆ میوانداریە زۆر سپاس بۆ میوانداریە خۆشحاڵم ئەمە دکتۆر هیوا خالدم هیوە دکتۆر خالد نیمە سەبارەت بە کاریگەریەکانی خۆڵبارین کاریگەری لەسەر زۆربەی کۆئەندامەکانی لەش هەیە بە تایبەتی لەسەر کۆئەندامی هەناسە ١٧٠ کاریگەریەکان لەسەر کۆئەندامی هەناسەیە دەبێتە هۆی ڕوژانی کۆئەندامی هەناسە و تەسکبوونەوەی بۆڕی هەناسە ئەوانەی کە ڕەبۆیان هەیە یان تەنگە نەفەسیان هەیە حاڵەتەکان بەرەو خراپتر دەچێتن هەروە دەبێتە خۆی حەساسیە و هەستیاری لە لووت پشمین و کۆخە هەروە دەبێتە هۆی زیادبوون و تێکچوونی زیاتر ئەو نەخۆشانەی کە پەیوەندی بە کۆئەندامی هەناسەوە هەیە بێجگەرەوەی کاریگەریەکان تریش هەیە لەسەر چاو لەسەر لووت لەسەر گوێ لەسەر پێست کاریگەریەکی یەکزاری زۆری دەبێتن زۆر باشە کاک دکتۆر زۆر جا باز لەوەش دەکرێت کە بە تایبەتی تر ئەو کەسانی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە زیاتر دەبێت ئاگاداری ئەم بابەتە بن و نەچنە دەرەوە ئەو کەسانەشی کە نەخۆشی سیەکانیان هەیە بۆچی زیاتر کاریگەری هەیە لەسەر ئەوان وە زیاتر باری تەندروستی ئەوان ناجێگیرتر دەکات و دەبێت چۆن خۆیان ئاگاداری خۆیان بن و خۆپارێزی ئەنجام بدەن بەڵێ بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە لە بەبێ خۆڵبارینیش ئەوانە تەسکبوونەوە هەیە لە کۆئەندامی هەناسە لە بۆڕی هەناسە تەسکبوونەوەیان هەیە هەستیاریان زیاتر هەیە بە تۆز و خۆر و بە بەکتریا مە ڤایرۆس یان بە سەرما بۆی ئەوانە زیاتر دەبێت هۆی تەسکبوونەوەی بۆڕی هەناسە و حاڵەتەکانی تەنگە نەفەسی و سیخەسیخ لە سینگ و کۆخە و سنگێشیان زیاتر دەبێتن دەبێتە حاڵەتی لە ناکاوی ڕەبۆ وی ئەوانە پێویستە بە دەرەجەیەک یعنی ماسک ببەستن هەتا بکرێ نەچنە دەرەوە کاری زۆر زەڕۆر نەبی نەچنە دەرەوە و هەروانەی کە زۆر پیرن یانەوانەی کە منداڵن نەچنە دەرەوە زیاتر چونکە بەرگری لە شویان و کۆندامی هەناسیان زیاتر لاوازە. کاتە دکتۆر ئەگەر هاتو نەخۆشیشمان نەبوو ئەبێ پارێزگاری بکەین و زیانی تەندروستیمان لێ ئەکا کاریگەری ئەبێ لەسەرمان. بەڵێ بێگومان یانەوانەی کە کۆئەندامی هەناسەشیان دروستە دەبێتە هۆی بۆ ڕوژانی لووت یان دەبێتە هۆی پشمین کۆخەی بەردەوام هەوکردنی پێلووی چاو و چوربوونەوەی چاو هەروەها دەبێتە هۆی بەرزبوونەوەی فشاری خوێن هەروەها لەسەر پێستیش زاروێ دەبێتە هۆی حالەتی دروستبوونی ئەگزیما هەستیاری پێست بێگومان ئەوانەی کە نەخۆشی هەناسە دانیشان نییە کەم تا زۆرێک کاریگەری هەیە بەڵام بە دەرەجەی یەکەم و ئەولاتر کەوانەی نەخۆشی کۆئەندامی هەناسیان هەیە زیاتر دەبی پابندن بە ڕێنماییەکانی خۆپارێزی بەکارهێنانی ماسک و نەچوونە دەرەوە
بە تایبەتی لە کاتی خۆڵبارینێکی چڕ. زۆر باشە ئەو خۆڵی کە دەبارێت ئایا زۆرجار باز لەوە دەکرێت کە لەوانەیە تووشی نەخۆشی دیکەشمان بکە بەدەر لە هەناسە و سیەکان و بابەتانی دیکە کە ئایا دەگونجێت ڤایرۆز یاخود بەکتریا یاخود هەر شتێک تێکەڵ بەم خۆڵبارینە بێت و ڕوومان بکات کاتێکە لە دەرەوەین بەرپێستمان بکەوێ یان هەڵی مژین هەناسە هەڵمژین ئایا بەدەر لەوەی کە زیانێکی زۆری هەیە خودی خۆڵەکە خۆی بەڵام ئایا شتی دیکەش ڤایرۆسی دیکەش لەگەڵ ئەم خۆڵەیە زیان بە تەندروستی جەستەمان دەگەێنێت؟ وەکو باسم کرد ئەو دەنگکۆڵەی خۆڵەکانیش هەڵگری ڤایرۆس یان میکرۆبن بەکتریا بۆ ئەوانەی کە نەخۆشی کۆئەندامی هێناسیان هەیە دەبێتەوەی هەڵمژینی ئەو خۆڵە ئەو خۆر و ئەو تۆزەیە کە بەکتریایەکەی لەسەر نیشتیان ڤایرۆسەکەی هەڵگرتووە زیاتر دەبێتەوەی هەوکردنی کۆئەندامی هێناسا و ئەوانەی کە باسشم کرد کەوانەی زیانی زیاتریش هەیە لەسەر ئەنجامەکانی تری لەش وەکو چاو دەبێتە هۆی هەستیاری و سووربوونەوەی چاو هەروەها دەبێتە هۆی هەوکردنی گوێ بە تایبەتی گوێی ناوەڕاست بێگومان کاریگەری زۆرتریش هەیە ئەگەر بە ماوەیەکی درێژخایەن بمێنێتەوە بەڵام ئەوە کاریگەریە کورتخایەنەکانن کەوا لەسەر کۆئەندامی هێناسە لەسەر پێست لەسەر چاو لەسەر گوێ و هەروەها لەسەر لوتیش کاریگەری خۆی دەبێتن. دکتۆر ئەو خۆپارێزیانی کە ئەکرێ پێویستەکە چۆن بێت چۆن خۆمان بپارێزین بە تایبەتی لەلایەنی تەندروستیەوە زۆر جار بیستمانە دەڵێن ماسک ببەستن یا خۆ زۆر مەچنە دەرەوە ئایا هیچ ڕێکارێکی تر هەیە بۆ خۆپارێزی کە ئێمە بگرینە بەر؟ بەڵێ هۆکارەکەوانی کە دەستن دەرەوە پێویستە ماسک ببەستن بە تایبەتی و ماسکانەی کەوا پێدێن سێرژکەڵ ماسک یانەوانەی کە لە عملیات بەکاردێن ماسکەشینەکان بۆی کەم کاریگەری خۆڵ کەمتر بکاتەوە لەسەر بۆڕی هەناسە و ئەوانەی لە ماڵەوە چون پێویستە دەرگا و پەنجارەکان پێوەدەن و هەوا گۆڕچێ ینی نێڵن هەوای دەرەوە بێتەوە ژوورێ بە شێوەیەکی گشتی و هەروەها ئەوەی دری درێژ یان قۆڵ درێژ لەبەرکەن بۆی کاریگەری لەسەر پێست نەبێتن و کۆمەڵە ڕێنمایەکی تریش هەیە و کەوا لە وەزارەتی تەندروستی بڵاوی کردەوە و لە پێش ئێستاش لە تەقریرەکەی باستان کرد. لە وەزارەتی تەندروستی ژاماژی بەوە کردووە کە ئەمە بابەتێکی گرنگی هاوڵاتیانەوە شتێکی نوێ سەبارەت بە خۆڵبارینەوەیش دوورکەوتنەوەی لەو ئاژەڵە ماڵیانی کە لە نێو ماڵەکانماندا هەن ئایا ئەمە چ زیانێکی دەبێت وە بۆ چینی نابێت دەستیان لێ بدەین لە ماوەی ئەم خۆڵبارینەدا؟ ئاژەڵە ماڵیەکان بە شێوەشی گشتی کەمە لە کوردستان بەڵام ئەوانەی کە وەکو پشیلا یان سەگ لە ئەو خۆڵە یان ئەو خۆڵ لە شێوەی لەسەر فەروەکەیان دەمێنێتەوە بە ماوەشی درێژ کە هەڵگری بەکتریا یان هەڵگری ڤایرۆسە کاریگەری زیاتر دەبێت بەهۆی دەستلێدان لەو ئاژەڵە ماڵیانە بۆیە پێویستە دوورکەونەوە لە دەستلێدان و بەرکەوتن لەگەڵ ئاژەڵە ماڵیەکان. دکتۆر ئەگەر هاتوو ڕوبەڕووی تەنگەنەفەسی بووینەوە یاخود حاڵەتێکی نەخوازرا و بینەوە بەهۆی خۆڵبارینەوە پێش ئەوەی بگەینە بنکە تەندروستیەکان هیچ ڕێکارێک هەیە بگرینە بەر بۆ ئەوەی کە پێش ئەوەی بگەینە بنکە تەندروستیەکان زیانێکی ئەو نەمان لێ نەکات یاخود تەنها پێویست دەکات خێرا بگەێنرێتە نەخۆشخانە. بۆ ئەوانەی کە ڕەبۆیان هەیە پێشتر تەنگەنەفەسیان هەیە ئەوان پەمپیان هەیە بەخاخیان هەیە و دەتوانن کاتی تووشی تەنگەنەفەسی دەمیان کاتێک ئیشێکیان هەیە لە دەرەوە پێشەوەی تووشی تەنگەنەفەسی بن ئەو بەخاخا بەکاربێنن پەمپێکە لە ڕێگەی هەناسە و هەڵمژینەوە بەکاردێتن بۆ ئەوانەی کە ڕەبۆیان هەیە نەیان نەخۆشی تەسک بوونەوەی بۆڕیەکانی هەوایان هەیە یان هەستیاری لووتیان هەیە ئەوانە پەمپی تایبەتیان هەیە بەکاردێنن بەڵام بۆوانەی کە یەکەم جارەکە توش دەبن پێویستە سەردانی فریاکەوتن یان پزیشکی پسپۆر بکاتن بۆی حالەتەکەی دەستنیشان بکاتن و بە زووری چارەسەر بکرێتن. کاک دکتۆر سەبارەت بە خواردن لەم کاتانەدا دەبێت چ جۆرە خواردنێک زیاتر بخۆین و گرنگی بە چ جۆرە خواردنێک بخۆین کە کاریگەریکی باشی هەبێت لەسەر تەندروستیمان وە کاریگەری خۆڵبارینەکە بەڕادەیەکی زۆر نەبێت لەسەرمان. خۆی ئەو تۆز و خۆرە دەبێتەوە وشکبوونەوەی لوت و گوێ و یعنی دە و بۆیە پێویستە یعنی شلەمەنی سەوزە و میوە زۆر بخورێتەوە
بۆی کاریگەریەکانی کەمتر بێتەوە بەڵام هیچ خۆراکێک نییە 100% مەنع بکاتن لە کاریگەریەکانی خۆڵبارین لەسەر بۆ ڕێناسەیان لەسەر کۆ ئەندامی هێناسە و باقی ئەندامەکانی تری لەش. یعنی دکتۆر ئەو خواردنیش کاریگەری نابێت لەسەر کەمکردنەوەی ئەو حاڵەتە؟ وەکو باسم کرد ئاو خواردنەوەی شلەمەنی باشترە بۆ ئەوی لوت یان ناو گەر و وشک نەبێتەوە چکە دەبێتە هۆی وشک بوونەوەش یەک لە کاریگەریەکانی وشک بوونەوەی لوت یان گەر و بۆی ئاو خواردنەوە سوودی دەبێتن بێگومان. کاک دکتۆر تێکەڵ نەبوونی خەڵکی شەر کاریگەری دەبێت لەوەی کە تووشی نەخۆشی نەخوازراو نەبین واتە دوورکەینەوە لەوەی کە زۆر تێکەڵایەتی ڕوونەدات بۆی کە ئەگەر نەخۆشی یا شتێک لە ڕێگەی ئەم خۆڵبارینەوە بەرۆکی کەسێکی گرتبێ نەگوازرێتەوە بۆ ئێمە. خۆی کاریگەکانی خۆڵبارین لەسەر کەسەکان ئەوانەی زیاتر هەستیاریان هەیە لە لوت یان لە بۆڕی هەناسە کاریگەری لەسەوان دەبێتن بەڵام ئەگە یەکێک تووشی ئەو حالەتە بوو و نابێتەوەی گواستنەوە لە کەسێک بۆ کەسێکی تر ئەو مەترسیی نییە لە کەسێک بۆ کەسێکی تر بگوازرێتەوە بەڵام هەتا دەکرێت خەڵک پابند بن بە ڕێنماییەکانی خۆپارێزیە تا کاریگەری خۆڵبارینەکە کەم دەبێتەوە اینجا ئینشاءڵڵا کاروباری ئەنجامی ئەیان ڕۆژانەی خۆیان ئەنجام بدەن بەس بە شێوەیەکی گشتی نابێتە هۆی گواستنەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. ئەگەر کەسێک لە ماڵەوە تووشی حاڵەتێک هات یان خۆت هەناسە توندێکی بووە دوور بوو لە بنکەیەکی تەندروستی لە نەخۆشخانەیەک ئایا هیچ حاڵەتێکی فریاگوزاری هەیە کە بۆ کەسە ئەنجامی بدرێت و چی بکرێت بۆی کە ئەگەر تەنگە نەفەس بێ حاڵەتێکی بەسەر هات زوو فریای بکەین؟ خۆی ئەوانەی لە ماڵن کەمتر تووشی حالەتی تەنگە نەفەسی دەبن ئیلا ئەگەر ئەوانەی کەڕەبۆیان هەیە یان تەنگە نەفەسیان هەیە ئەوانە لە ئەگەر دوورە دەست بن ئەوانە زۆربەی حالەتەکان بە خاخی تایبەتیان هەیە بۆ ئەوی بۆڕیەکانی هەوا بۆڕیەکانی هێناسیان فراوان دەکە بەکار بینن پێویستە پێشەوەی بگەنە بنکەی تەندروستی یان شوێنەکان دوورە ئەو بەخاخە دەتوانێت هەر چارێکێک جارێک بەکار بینن هەتا حالەتەکەیان جێگیر دەبێتن و دەگەڕێتەوە باری ئاسایی بەس بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە پێشتر تەنگە نەفەسیان نییە یان ڕەبۆیان نییە تووشی حالەتی تەنگە نەفەسی تند نابن بە تایبەتی کە لە ماڵەوەش بن. دکتۆر باست لەوە کرد کە ڕەنگە جیاوازی هەبێت لە نێوان ئەو کەسانی کە بۆنە بەتەمەنن لەگەڵ منداڵێکا لەگەڵ گەنجێکدا ئایا بەڕاستی بەرگری لەش ئامە هۆکارێکە بۆ ئەوەی کە زیان بە ئێمە نەگەێنێ و بەتەمەن بوون یاخود ئەو مناڵێک زۆر مناڵ بێت تەمەنی بچووک بێ کاریگەری زیاتری خاتە سەر؟ بێگومان کاریگەری هەیە چکە وەکو باسمان کردن کۆڵەکانی خۆڵ هەڵگری میکرۆبە ڤایرۆس بیت بەکتریا بێتن دەچێتە هۆی لە ڕێگەی هەناسەدانەوە دەچێتە ناو بۆڕی هەناسە دەچێتە ناو سیستەمی بەرگری لەش بە شێوەیەکی گشتی لە منداڵان لە ژێر 5 ساڵ و لە تەمەنی 65 ساڵ بەسەرەوە سیستەمی بەرگری لەشیان لاوازترە لە کەسێکی گەنج یان پێگەیشتوو بۆیە پێویستەوانە زیاتر حەزەر بکەن و زیاتر خۆیان پارێزن لە چوونە دەرەوە. دکتۆر بێزگەر لە نەخۆشی و تەنگە نەفەسی و نەخۆشیەکانی سنگ ئایا دەبێتە هۆکاری نەخۆشی تر جا هەناوی بێ یاخود نەخۆشی تر یان تەنها زەرەری بۆ بۆی هەناسەدان هەیە؟ وەکو باسم کرد یعنی زەرەری لەسەر پێست هەیە دەبێتەوەی هەستیاری پێست ئەگزیما و لەسەر چاو دەبێتەوەی سووربوونەوەی چاو ئەسووربوونی پێروی چاو لەسەر گوێی ناوەڕاست و لەسەر لوت دەبێتەوەی پشمین دەبێتەوەی کۆخەی دریشخانیان هەستیاری گەرو ئەو بە شێوەیەکی گشتی کە کاریگەری لەسەر ئەندامەکانی تری لەشیش هەیە بەڵام وەکو باسمان کرد 1670 تەسیری لەسەر کۆئەندامی هەناسە دەبێتن و تایبەتیش ئەوانەی کە ڕبوویان هەیە یان تەسک بوونەوەی بۆڕیەوان هەیە یان هەستیاریان هەیە لە لوت و بۆڕی هەناسە. زۆر باشە کاک دکتۆر بە کورتی و بە پوختی ئەگەر پێمان بڵێ باشترین خۆپارێزیەک چییە کە ئەنجامی بدەین وی کە تووشی نەخۆشی نەبین تووشی حاڵەتێک نەبین لە کۆتایی ئەگەر پێمان بڵێیت؟ لە کۆتاییدا پێویستە ینی پابند بن بە بەکارهێنانی ماسک کە ئەوانەی دەستنە دەرەوە و لە ماڵ زیات ئەوانەی کە نەخۆشن یان بە ساڵات چوونە یان منداڵن لە ماڵەوە بمێننەوە
و هەروها ئەوانەی کە دەستن دەرەوە ماسک بەستن و زیاتر کەمتر لە هەوا لە دەرەوە کە شێوای دەرەوە بمێننەوە بۆ تاو کاریگەری ئەو خۆڵبارینە کەم دەبێتەوە هەروە بەکارهێنا ئاو شلەمەنی زۆر بخۆنەوە سەوزۆنیوە بەکار زۆر بەکاربێنن و بە شێوەیەکی گشتی ئەمە ڕێنماییەکانە بۆ خۆپارێزی لە کاریگەریەکانی خۆڵبارین و ئەوانەی کە ڕەبۆیان هەیە پێشوەخت لە ماڵەوە پێویستە بەکارهێنانی پمپ بەخاخ کە بەکاردێنن زیاتر بکەن و بۆ ئەوی کاریگەری لەسەر بۆڕی هەناسە و تەنگە نەفەسیان کەمتر بێتەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هیوا خالید پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی هەنایی سوپاسکە ئەم دەرفەتت بێ و بەخشی میوانی بەرنامەکەمان بوویت. ئەزیزان ڤیدیۆکی ترمان ئامادەیە باس لە دروستکردنی گوڵاو دەکا کە دیمەنێکە بێکەوە بینەری ئەو دیمەنە دەبینن دواتر کۆتایی بە بەرنامەکەمان دێن.
بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.